شەپۆلێکی بەهێزی بارانبارین سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتوتەوە. هەرچەندەم بارانە موژدەی بوژانەوەی کانی و کارێزەکانی پێەیە، بەڵام بێگومان بێ ئافاتیش نەبووە. لە کەرکووک گەنجێک لافاو لەگەڵ خۆی بردو خنکا. گەنجەکە تەمەنی 23 ساڵە و باوکی کۆرپەیەکی سێمانجیە. وەک پاسەوان لە کارگەیەکی ناحیەی لەیلان کاری کردووە. ئەمڕۆ دوای تاوابوونی لە دەوام بە ماتۆڕە سێتایەکەی بەرەو گوندی ڕێجێباتی بەڕێکەوتووە، بەڵام لە ڕێگادا دەکەوێتە ناو ئاوی خرۆشاوی چەمی شۆر و لافاو دەیبات. تیمەکانی بەرگری شارستانی هەرچەندە توانی ویانە ماتۆڕەکە لە ناو چەمەکەدا بدۆزنەوە، بەڵام تاکو ئێستا گەڕان بە دوای تەرمەکەیدا بەردەوامە و سۆراغی نییە. ئەمە تەنیا حاڵەتی خنکان نییە کە لەم شەپۆڵەی بارانباریندا ڕوویداوێت، بەڵکو لە چەند ڕۆژی ڕابردوشدا دوو کەسی دیکە، یەکیان لە ڕووباری گاڕفێنی سنووری پشدەر و دووهەمیشیان لە کۆڕنیشی زاخۆ خنکا بوون، کە تاکو ئێستا تەنیا تەرمی هاوڵاتیەکەی پشدەر دۆزراوەتەوە.